بەناوی سیارەی MGO سیارەیەک داخڵی کوردستان بووە کە من و هەزارەهای وەکو من کڕیوێتی کە کەس قسە ناکا. چەند ڕۆژێکە چەند وڵاتیەک لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە گازندەیەوە دەکەن بەناوی جۆرێکی ئۆتۆمبیلی چینیەوە لە بازاڕی ئازاددا فێڵان لێکراوە و لۆگۆ جۆرێکی ئۆتۆمبیلی MG دراوە لە ئۆتۆمبیلێکی دیکە. بەدەداچوون بۆ پرسە دەکەین و دەستپێک چوونە لای بریکارەکانی تایبەت بەو جۆرە ئۆتۆمبیلە چینیەی کە لە ئێستادا جۆری ساختی بەناوەوە کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. سارەکانی ئێمە هەموو سێ لۆگۆی هەیە. لۆگۆیەک لەسەر بۆینتەکەی پێشەوە یاخود لە ئاتەرەکەیە، لۆگۆی دووەمی لەسەر سوکانەکەیە، لۆگۆی سێمی لە سنووقی دواوەیە. MG5 دوو جۆر و دوو شکلی هەیە. شکلی قەدیممان هەبوو تا 2024 هەیە ئەوە لە 2019 داخل بووە و هاتووە تایەرەکانە تا ئێستا ئەم کاتەش هیچ گرفتی نەبوو و هەر هەمووشی توانێتی تابلۆ وەرگرێت. دوای ئەوە MG5 شکل تازەمان بۆ هاتووە بەم نزیکانە، بەس MG5 شکل تازەوە ئێمە هیچ گرفتێکی نییە و چکە بە شێوەیەکی ڕسمی هاتووە و ینی خودی شەریکەی MG خۆی هێناوێتی و لە حدودەکانەوە داخلی کردو و هیچ گرفت و کێشەیەکی نییە. ئێستا دەرکەوت ناوی یەک جۆری ئۆتۆمبیلی چینی بە دوو چەشن هەن و یەکێکیان ساختە و دەستکاری کراوە کە لۆگۆی پێش و پاشی ئۆتۆمبیلەکە هاوتای ئۆتۆمبیلە ڕەسەنەکەی و لۆگۆی سەر سوکانەکەی جیاوازە. ئەوەش گرفتە سەرەکیەکەیە. شارەزانی بواری هاتشۆش دەڵێن بە ناوی بازاڕی ئازادەوە کۆمپانیەکانی نزیک لە حیزب بێگوێدوانە کوالێتەکەی شەبڕکە دەکەن لەسەر ئاوردەکردنی ئۆتۆمبیل. ئەوەش جۆرێک لە بێسەرەوبەری دروست کردووە و لەو نێوەندەشدا هاوڵاتیان باجەکەیان داوە. حق حکوومەتی هەرێمی کوردستان ئاوری لێ بداتەوە، ئەویش ئەوەیە کە ئەبێ هەندێک ستاندارد و مەرجدا بنێ بۆ ئەو ئۆتۆمبیلانی کە داخل بە هەرێمی کوردستان دەبن، دڵنیا بێت لەسەر چاوەڕەسەنەکەی، دڵنیا بێت لە مەرجەکانی تونند و تۆڵی و لە هەمان کاتە ڕێنمایی دەرکە بۆ هاوڵاتیان ئەو جۆرە ئۆتۆمۆبیلانە نەکڕن کە بەڕێوەبەرێتەکانی هاتوو چۆ تۆماریان ناکەن، چکە لێرەدا ئەمە زیانێکی گەورەیە بۆ هاوڵاتی هەمووی شارەزانیە لەوەی ئەو ئۆتۆمبیلە لەکوێوە دێ ڕەسەن نییە، مەرجی تونند و تۆڵیتیایە یاتیان نییە. بۆ زانینی زانیاری زیاتر لەسەر ئەو جۆرە ئۆتۆمبیلەی ساختەکاری تێدا کراوە چوونە هاتشووی سلێمانی و بەڕێوەبەرەکەی ڕایگەیاند بە فەرمانی وەزارەتی ناوخۆ تابلۆیان پێنادرێت تا ئەو کاتی کێشەکەیان لە بەڕێوەبەرایەتی گشتی گومرگ یەکلا دەبێتەوە. نرخی هەر ئۆتۆمبیلێکی دەستکاریکراوی ڕۆی کە لۆگۆی MG لێدراوە لە چاو نرخی ڕاستەقینەی MG 1000 بۆ 1500 دلار کەمترە. خەڵکێکی زۆریش کڕیویانە و پرسیاری هاوڵاتیانیش ئەوەیە ئاخۆ ئەگەر تابلۆیان پێنادرێت بۆ ڕێگە دەدرێن هاوردەی هەرێم بکرێن. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.